ئارەمبایز حسێن تەمەن 35 ساڵی خاوەند و منداڵ و عوسمان عەدنان عەزیزی تەمەن 21 ساڵ لەدەی ئەم مانگەدا پێش ئەم دیمەنانە کۆتایی بە ژیانیان هێنرا. ئارەمبایز کە نازناوی حەمەڕەشە وە کەسوکارەکەی ئاماژەی پێەکەن تا کاتژمێر 5:45 دەقیقەی ئێوارە لەسەر گۆڕستان بۆ ناشتنی مردوو لە کاتی هێنانەوەی مامۆستاینیەکە بۆ مزگەوتی تەقوای نزیک لە بارگای پارتی دیموکراتی کوردستان لە گەڕەکی ڕاپەڕین بووەتە سەیرکەری ڕووداوەکان و کوژراوە. قەدەر وا بوو کە ئەو برادریە بردەوە بەلای مەلعەبەکە کە داوەزی بوو سەیری کرد هەر نەیزانی بارەکەی حیزبیش لێوەمانە کە بینی و خەڵقەرە باڵەخە لە کاتی دابەزینە باس لەواکەن شۆفلێتێک یا دوو شۆفلێتی هێزەکانی پارتی کە لە خانەقین و هێنیان بۆ پاراستنی ناوچەکەیان کە لەو کاتەیە وابزانم ویستیانە کادرەکانیان دەرچن قەس بکوش بەناو خەڵکە تەقییان کردووە. بەڵگەش بۆ قسەکانەوەیە دوو کەس لەوێ کە پێکاوە یەکیان بەرسەری کەوتووە یەکیان بەرسنگی کەوتووە. عوسمان عەدنان عەزیز نازناوەکەی محەمەدە و کادری ڕێکخراوی لاوانی پارتی بووە لە گەرمیان، بەڵام لە نێو خۆپشاندەراندا بووە بێ ئەوەی بەشداری ئەو کەسانە بکە بەرد بە هاوێژنە بارگای پارتی، بەڵام لەو کاتەدا کوژراوە کە پاسەوانەکانی پارتی لە نێو لیژنەی ناوچەی پارتی پاشەکشەیان کردووە، بەڵام کەسوکارەکەی ئاماژە بەواکەن عوسمان ویستویەتی بەرەو بارگای ناوچە بڕوە بۆ یارمەتیدانی هاوحزبیەکانی. ئەم کارە ساتێکی دڵتەزیێنە، کارە ساتێکی دەستێکی تایە، ئەگەر دەسایش نەبێت ئاوا مناڵ من نافەوتێ لە بێتاوانی لە بێهینی براکەم مناڵ من شەهیدەوە بێتاوان ڕۆی دەساییسە ئەمەکەشی دەساییسە گەرەکیانە ملەت کورد دەناو بدەن، گەرەکیانە ملەت کورد گەیەتە حەین خۆی گەرەکیانە بیتاوێنەوە نەیتێنن. مامۆستایان بە هاوکاری لەگەڵ فەرمانبەران و لەگەڵ توێژەکانی ترا خۆپشاندانیان کردووە. چەند ڕۆژ پێش دەی مانگ خۆپشاندانەکانی مامۆستایان بەهێمنی بەڕێوە چوون. ئێرە بەردەم پەروەردەی کەلارە کاژمێر 9 ڕۆژی دەی مانگە و خۆپشاندانی مامۆستایان هەندێک کوڕ و کاڵ و گەنجان خزاونەتە نێو خۆپشاندانەکانەوە. ئاراستەکە گۆڕا بەرەو بەردەم لقی بسووری پارتی دیموکراتی کوردستان. ئەمڕۆ پێی ناوەتە قۆناغێکی نوێوە خۆپشاندانەکان وەکووە بینرێ بەشێک لە گەنجان کاوانەی مامۆسانین بەرەو ڕووی بارگای لقی بسووری پارتی دیموکراتی کوردستانە ڕۆن لە ئێستادا حاڵی حاضر سەرەتا گرژی نەبوو، بەڵام دواتر گرژی و ئاڵۆزی دروست بوو بەهۆی ئەوەی وەک هەندێک لە خۆپشاندەران دەڵێن کادرێکی پارتی جنێوی داوە. گرژیەکان دوانیوەڕۆ تونتر بوون، خۆپشاندەران وازیان لە بارگای لقێنا، بارەستەی لیژنەی ناوچەی پارتی ڕۆشتن لە گەڕەکی شارەوانی، دۆخەکە لە ژێر کۆنتڕۆڵی هێزانیەکان دەرچوو، پاسەوانانی بارەگاکە دەستیان کرد بە تەقەکردن، دۆخەکە ئاڵۆسر بوو، لە کاتی تاریکبووندا هێزێکی پارتی بۆ دەربازکردنی کادیرانی هاتنە سەر ناوچە. بەهۆی خۆپشاندانەکانی گەرمیانەوە جگە لە کوژرانی هەردوو حەمە بەپێی ئامارەکانی فریاکەوتنی کەلار 32 کەسی تر لە چالاکیە مەدەنیەکان و خۆپشاندەران بریندار بوون. مەریوان حەسەن NRT گەرمیان.